بینەران و بیسەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیام کاتان باش من بێستون محەممەدم خۆشحاڵم بەرنامی بژاردەتان پێشکەش دەکەم ئەم جارش میوانداری کاندیدێکی دیکەی بەڕێزی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستانمان کردووە کە بەڕێز ڕزگار سارتکەیی کاندیدی ژمارە 25 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان پێکەوە گفتوگۆ لەبارەی کارنامەی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها کارنامەی و کاندیدە بۆ ئەوەی کە چووە پەرلەمانی کوردستان کارەکانی بۆ هاوڵاتیان یاریێمی کوردستان ڕوون بێت. کاک ڕزگار خۆشحاڵین بەخێر بێی سوپاس بۆ بەشداریکردنت. زۆر سپاستانەکەم سپاسی ئەم دەرفەتەکەم و سپاسی تەلەڤیزیۆنەکەتانەکەم زۆر سپاستانەکەم. کاک ڕزگار بەڕێزت کاندیدی ژمارە 25 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. پارتی دیموکراتی کوردستان کارنامەیەکی ئەمە چەشن و هەمەلایەنەی هەیە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. بەڕێستان سەرەتا پێم خۆشە خۆت بناسێنی بۆ هاوڵاتیان و ئەندامان و لایەنگرانی پارتی و هەروەها بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی و دواتر پێکەوە گفتوگۆ لەبارەی کارنامەی پارتی و خودی کارەکانی بەڕێزیش دەکەین. سپاستانەکەم. من ناوم ڕزگار سارکەیە، کاندیدی ژمارە 25 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لە بازرگانی سلێمانی. زۆر خۆشحاڵم بە شانازێکی گەورەیە زانم کە شەرەفی ئەوەم بەرکەوتووە لەو لیستا کاندید بم بە هەموو توانایەکمانەوە خۆمان کاندید کردو بۆ خزمەتی وڵاتەکەمان بەگشتی و سلێمانی بەتایبەتی. بەڵێ کاک ڕزگار، پارتی دیموکراتی کوردستان لە کارنامەکەیدا باس لە چەسپاندنی سەروەری یاسا و ڕێزگرتن لە دادگاکانەکە. پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی ڕابردوودا چی کردو بۆ ئەوەی کە سەروەری یاسا زیاتر بچەسپێنرێت و ڕێز لە دادگا و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستاندا بژیرێت؟ زۆر سپاس. دەربارەی سەروەری یاسا لە هەموو سێکتەرەکان زیاتر گرنگە بۆ جوانکردنی ڕوخساری وڵات بۆ ئیستیقرار. چونکە ڕاستە دیارە گەر هەتا لە هیچ وڵاتێک نییە تاوان نەبێ، بەڵام ئەگەر تاوان بنەبڕ نەکرێ تاوان بەردەوامە بێ. بەڵام ئەگەر یاسایەکی عادلانە بە مەسافەیەک هەموو کەس نزیک بێ تەحەویزی تیانە بێ ئەبێتە هۆی ئارامی و ئیستیقراری بۆ ئەو وڵاتە. پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە لەناو خودی ئۆرگانەکانی خۆیە، لەناو خودی ئۆرگانەکانی خۆیان زەمانەتی عەدالەتی کردووە. ینی حتا هەندێک جار هەندێک قانونیش کە نووسراوە لەلایەن هەندێک دادوەرەوە ئەگەر هەندێک تەئسیراتی لەسەر بوو بێت تەحەویزی تیا کراوە. ئەنجا هەندێک جار بە هەر یەک قانونێکی سابت هەبووە، بەڵام دوو کەس دوو ئینسانی جیاواز لە پشتی مێزەکەەوە بۆ تەفسیری ئەو بڕگە قانونی کردووە، هەر کەس بە تەفسیری خۆی. ئاخۆ دوژمنەکانی ئێمەش تەفسیری سوورەتی ئەنفالیان کردبوو کە شەرعێت بە کوشتنی کورد و جێنۆسایدی کورد. بسم وایە پارتی دیموکراتی کوردستان نەکەن لەگەڵ قانون، لەگەڵ جەوهەری چەند لەگەڵ قانونە ئەوەندەش لەگەڵ جەوهەری عەدالەتە. هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمەوە جەنابی سەرۆک باردانی ئایدۆلۆژیای پارتی یعنی استراتیژی پارتی ئەوەیە کە دادگاکان سەربەخۆ بن، دادگاکان سەربەخۆ بن بۆی هەمیشە ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە. بەڵێ کەواتە پارتی دیموکراتی کوردستان لە کابینەی داهاتوودا تاکید لەوە ئاکاتەوە کە دادگا سەروەر بێت، حەزب دەستێوەردان لە کاروباری دادگا و کاروباری یاساییدا نەکات. ئێوە وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان کە ئەگەر دەنگی و متمانی هاوڵاتیان یاریێمی کوردستاندان بەدەنگ هێندا تاکید لەوە ئاکەنەوە کە ڕێگە بەوە نەدەن دەستێوەردان لە دادگا و سەروەری یاسادا هەبێت. بە تاکید ئێمە گەر شەرەفی ئەومان بەرکەوێ بن بە ئەندامی پەرلەمان و خەڵکی کوردستان دەنگمان پێدا، ئێمە لە ئەولەوەیەکی کارەکانمان ئەوە بێ، ئەنی دادگا ئەبێ لەم وڵاتە هێڵی سوور بێ، ئەبێ هێڵی سوور بێ تەحەویز بۆ هیچ کەسێک نەکرێ. ئەنی ئەو کە بڕیارێک دەرچوو کە قانونێک دەرچوو پێش هەمووشت لەم وڵاتە بێ بۆ هەموو کەس بێ. ئەگەر بۆ هەموو کەس نەبێ هەندێک کەس ڕێز لەو یاسایە ناگرێ. ئەمە بەچی چارەسەرەکرێ؟ لەم وڵاتە دادگا سربەخۆیی 100% خۆی وەربگرێ. بۆیە ئێمە بەڵێ نەدەین و ڕاهاتوین لەگەڵ ئەو پرەنسیپە. هەموو کاتی پێشنیارمان ئەوە بوو ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەگەر ئەندامی پەرلەمان بین بە هەموو قەنەعەتێکەوە
نەکرد بەواجب یەزانین وا لە سێکتەری قانون بکەین کە لەم وڵاتە هیچ ملەحەزەیەکی لەسەر نەبێت چونکە هەر کاتێک دادگاکان مەجرای یاسایی و سربەخۆی خۆیان وەرگرت بەشێکی گەورە لە حکومڕانی هیچ بۆشاییەکی تیا نامێنێتەوە بۆ سەرنج و ملاحەزەی هاوڵاتیان. بەڵێ کاک ڕزگار، هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە ئەو پرسیارە دەکەن بۆچی دەنگ بە پارتی بدەن، بۆچی دەنگ بە هێزێکی دیکە نەدەن لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان فرە حیزبی هەیە و ژمارەیەکی زۆر لە حیزبولانە سیاسەکان کاندیدیان هەیە، لیستیان هەیە، بەشداری لە پەرلەمانی کوردستان داکەن. جیاوازی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی دیکە چییەکەواکە هاوڵاتیان دەنگ بە پارتی بدەن، دەنگ بە هێزێکی دیکە نەدات؟ بەڵام پرسیارە زۆر جوانە و زیاتر لە تەفسیرێک هەڵەگرێ، بەڵام ئێمە هەرێک تەفسیریانەکەین. پارتی حیزبی زەرورەتە، لە سەدەمی زەرورەتە لەدایک بوو. پارتی نەبەرهەمی شقاقە، نەبەرهەمی ڕووداوێکی ڕۆژگارە، نەمێژوو دروستی کردووە. پارتی وەک باسم کرد لە کاتێکا دروست بۆ ڕێک چۆنە لە شعار لە پێناوی مەرحەلە پێداویستی قۆناغەکە بۆ وەکو زەرورەت پارتی دیموکراتی کوردستان لەدایک بووە. ئەم حیزبە زەرورەتەکەی وای کردووە کە جەماوەری بە شەرەفی خەڵکی کوردستان دەنگی پێ بدات. لەبەرچی؟ لەبەرەوەی نە پێش زەرورەت لەدایک بووە نە دوای زەرورەت، لە کاتی زەرورەتە لەدایک بوو. خاوەن قەزیەیە، ساوابەتی نیشتیمانی هەموو پارتی پارێزگاری لەیەکە. هەر کاتێک دوژمنەکانی کوردستان بە درێژایی ئەم سەدەیە ویسپێتیان کورد لە ناوبەرن یا زەربەیەک لە کورد بدەن یا موامەرەیەک بەرامبەر کورد بکەن، پێش هەموو کەس پارتی دیموکراتی کوردستان لەمپەر و تاسە و کۆس بۆ لە بەردەمیان. چونکە پارتی سازش لەسەر ساوابەتە نیشتیمانیەکان، لەسەر کوردستانی بوونی کەرکووک، لەسەر پاراستنی قاوەرەی هەرێمی کوردستان، لەسەر داوای مافی سربەخۆیی، هیچ کاتێک لە تاریخی ئەم حیزبە بچووکترین سازشی تیان نەبوو. بە شێوازێکی کە هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان بەهێز بێ، هیچ دوژمنێکی ناوەکی و دەرەکی ناتوانێت خۆی لە ئاشتی جیف بکاتەوە. کەواتە گەر پارتی بەهێز بوو هەموو ئەگەرە خراپەکان لاوازە بن، کە ئەگەرە خراپەکان لاواز بوون ئەم کوردستانە ئیستقرارە بێ. من پێشم وایە ئیستقرار باشترین نیعمەتە بۆ هەر وڵاتێک، چونکە هەر شتێکتە بێ گەر ئیستقرار نەبێ کێشەی گەورەت بۆ دروستەوێ، بەڵام ئەگەر ئیستقرارتە بێ زۆر نەبێ توانی دروستیکەی. وایە پارتی خاوەنی قەزیە، قەزیەکە بەدەست پارتیەوەیە بە هەموو ئیمکانیەتی خۆی شانی داوەتە بەر پرسیارەتەکان لە ڕاپەڕینەوە. هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوویداوە پارتی تیا بەشدار بووە و هیچ کاتێکی لە بەرپرسیارەتی ڕای نەکردووە. ناکرێ ئینسان وەکو هەندێک حیزب لە هەموو خۆشیەکان شەریک بێ، بیکاتە مزایدە و بیکاتە هەڵای ئەعلامی و پۆپۆلیسی، بەڵام لە هەموو ناخۆشیەکان تەریک بێ. بەڵێ کاک ڕزگار، کەوایە بەشێکی زۆر لە هێز و لایەنە سیاسەکان بەدەر لە پارتی لەبەر پرسیارەتی ڕاکەن قسەکەیت و ئەو واتە ئاگەێنێت بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هاوبەشی حکوومەت بووە و ئێستا بە جۆرێ قساکە کە وەکو وایە ئۆپۆزیسیۆن بوو بێت، بە جۆرێ بانگەش هەڵبژاردنەکە وەکوەوەی ئۆپۆزیسیۆن بێت و زۆر دژی حکوومەت بێت و هیچ پلە و پۆستێکی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە نەبوو بێت. زانی میساق کە لە شوێنێک ئیمزات کرد هەر لە کتێبە نووسراوەکانی شێ لە قانونی شتەڵەدا مەجالیس الئامان، چێتی نیشتمانی یەک ڕۆژش نەبووە لە حکوومەتانە بێ لەگەڵ ئێمە، یەک شتیش نەبووە چێتی نیشتمانی ئاگای لێ نەبێت. چێتی نیشتمانی وەکو ئێمە ئاگاداری مەلەفی نەوت بووە، لە شەقام دەیانگوت ئێمە ئاگامان لێن. چێتی نیشتمانی وەکو ئێمە ئاگای لە هەموو ڕووداوەکان بۆ بە ڕۆژ لە حکوومەت بێدەنجیان هەڵەبژارد و بە شەویش لە ئیعلام خۆیان لە ڕووداوەکان بێبەریە کرد. کام مەوزوع هەیە لە ئیدارەدان و حکومڕانی هەرێمی کوردستان یەکێتی نیشتمانی ئاگای لێ نەبێت. یەکێتی نیشتمانی لە داوایرەکان بە خەڵک ڕێ بڕۆ هەژماری من بکەن لەسەر منەساڵێ
شتێککە باشماری منەڵێن یەکێتی نیشتمانی جێگری سەرۆکوەزیران لە یەکێتی نیشتمانی بووە ڕووداوێک بەسەرم وڵاتە هاتووە و نەوت نرخی دابەزیوە نرخی دابەزیوە دارایی و کۆرۆنا و کۆمەڵی ڕووداو کە لەسەر و ئیدارە و ئیرادەی ئێمەوە بوو وەکو کۆرۆنا و وەکو دابەزینەوە تەنانەت نەوت گەشت بۆ ئاستێک ینی بەرمیل بە بەتاڵی بە 35,000 بوو بەڵام بە پڕی هاتووە سەر $0 ئەمە مەسئولیاتە لە کۆبنەوەکانە وەکو ئێمە باسی چارەسەریان نەکرد دەهاتنە دەرێ پشتیان لە مۆزوعەکە کرد ناکرێ من و تۆ لەم بینایە چارەسەری شتێ بکەین کە چوینە دەرەوە من بۆی تەرزێ بکەم بڵێم وەڵام من لە ژۆر لەگەڵ ئەوە نەبووم هەموو ئەو ڕووداوانەی کە زۆر نەگەر ئێستا باسییان بکەین هەموو یەکێتی نیشتمانی ئەمە وەکو ئاگادارە بەڵام کە ئاتۆ دەرێ بیستێتی خوتوکەی شەقام بدە لە کاتێکە ئێمە هیچ کار نەمنەویستووە نە شەقام سەرکوت بکەین نەبێ دەنجی بکەین ئێمە هەموو کاتێک ویستومانە شەقام خزمەت بکەین شەقام ڕازی بکەین ئەو دووفاقیە سیاسی یەکێتی هۆکارەکەی ئەوە بووە کە بارودۆخی ناوخۆی حیزبەکە زۆر باش نەبووە ویستوێتی بەوە هەستی شەقام هەستی لایەنگریان و ئەندامانی خۆی بجوڵێنێت لایەنگر لە خۆی کۆکاتەوە یاخود هۆکارێکی دیکە هەبوو ئەمان دژی پارتی و کابینەی نوێم و حکوومەتی هەرێمی کوردستانە بە خوێندنەوەی بەڕێزت چیە لەو بارەوە وڵایەکێک لەوانە بۆ ئیستقراری ناوخۆی هەر حیزبێک دەگەڕێتەوە دووەم ئەو حیزبە سایکۆلۆژی چۆنە ئەنی چۆن بیرەکاتەوە ئایا ڕاستە لەگەڵ شیعاری خۆی ئایا یەکێتیە لەناو خۆیان یەکێتی بووە ئایا نیشتیمانی بووە ئایا کوردستانی بووە هەڵسو کەوتەکانی خۆ ئینسانە بێ هەڵسو کەوتی بێ قسە سیفەتی قسەکەرەکە بێ لەلایەنشی تر جیاوازەکە بۆ گەڕێتەوە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ هێزێک بە دوژمنی خۆمان نازانی هەمویان بە منافسی خۆمان نەزانی نامانەوێت لە ناوێن بەرین ئەمانەوێت معرەکەی انتخابیان لێبەرینەوە ئەمانەوێت منافسەیان بکەن لە ئادابی گشتی سیاسیە نامانەوێت بۆ لە ناوچوونی حیزبێک دروست نەبووین وەکو دوژمن خەسم سەیری کەس ناکەین بەس هەندێک لە حیزبەکان وەکو دوژمن سەیری ئێماکەن ئێمە نامانەوێت لە ناوێن بەرین ئەوە لە هزر و خەیاڵدانی سیاسی ئێمانێ لە هیچ تایتڵێکی خەیاڵی کردەوەی ئێمانێ بەڵام خەڵکی حەزەکە ئێمە لە ناوبەر وەکو دوژمن سەیرمانەکە لە کاتێکا لە پرەنسیپی سیاسیە شتیوانیە ڕکابەری هەیە دوژمنداری نییە بەڵێ گاگ ڕزگار لە قسەکان تا باسی کەرکووکت کرد کە باسیەوەت کرد کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە سوور بووە لەسەرەوەی کە مافەنەتەوەیەکانی هەرێمی کوردستان بەدەست بێنرێت لەم کارنامەی پارتیدا کە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بڵاوی کردوێتەوە یەکێک لە خاڵەکانی باس لە جێبەجێکردنی دەستور و جێبەجێکردنی مادەی 140 دەکاتەوە پارتی دیموکراتی کوردستان چۆن ئەتوانێت ئەو کێشایی کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لە مادەی 140 ئێوە لە پەرلەمانی کوردستان ئەتوانن چی بکەن بۆەوەی ئەو مادە دەستوریە جێبەجێ بکرێت یاخود ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو کە پارتی دیموکراتی کوردستان تا چەند داپۆشی لەو جێبەجێکردنی و مافە دەستوریە کردووە دەربارەی کەرکووک چۆن ئیتفاقی یانزەی ئازار بە هیچ شێوێ مساوامان لەسەر نەکردووە ئێستاش لە ڕابردوو چەندمان مساوامە لەسەر کردو ئێستاش و ئایندە شەرەوەندەی لەسەرەکەی ئەگەر ئێمەش بانکوتایە کەرکووک شارێکی عێراقیە بەڵێ ئێستا نەوعیشی ترە بوو بەس ئێمە هەرگیز چۆن دەڵێ درۆ لەگەڵ شیعاری خۆمان ناکەین ئێمە هەمیشە کەرکووک لە ئەولەویتی کارەکانمانەیە کە پارتیەیەکی گرنگە وەک دەناوی بازانی فەرموویەتی دڵی کوردستانە ئەوەی کە ئێستا خەڵکیکە لەسەر کەرکووک ئەگەر ئێمە لە حەفتا بمان کردایە بە جۆرێک لە جۆرەکان ڕێک دەکەوت بەڵام هەرگیز پارتی مساوامە لەسەر بستێک لە خاشی کەرکووک و لە ناسنامەی کوردستانێتی کەرکووک ناکە ئەوەی دەمێنێتەوە پێکەوە ژیانە هەمیشە بە درێژایی شۆڕشێ بە چەند مانجێکدارە تەسریح دراوە توێن ئێمە تەسریحاتی پارتیوا بۆ ئێمە شەڕمان نییە لەگەڵ شەعبی عێراقی شەڕمانە لەگەڵ سوڵتەی عێراقی سەرمانە لەگەڵ سوڵتەی عێراقی بۆ ئێمە هیچ ئیشکال و حساسیەتێکمانی لەگەڵ هیچ نەتەوەیەک هەمویان کە چوارچێوەی کەرکووک ناسنامەیەکی کوردستانی هەبوو ئەو کاتە پێکەوە ژیانیش بە پێی پرەنسیپە نێو دەوڵەتیەکان بەردەستە بێ بۆیە ئێمە گەر هەڵبژارنێک بکرێ و لیستی 190 دەنگێکی زۆر بێنێ پێگەی یاسایی و سیاسی و
ئەوانەمان بە قۆت بێ ئێمە بە یاسا ڕێ لەو شتانە ئەگرین. بەڵێ کاک ڕزگار باسی پێگەی بەهێزی هەرێمی کوردستانت کرد. جەنابی بەڕێز کاک مەسرور بارزانی لە یەکێک لە میتینگەکانی بانگەشەی هەڵبژاردن باسی لەوە کرد کە ئەگەر پارتی بەهێز نەبێت هێز و لایەنە سیاسەکانی دیکە ناتوانن یاخود بە شێوەیەک لە شێوەکان پارتی بەهێز نەبێت کوردستان ئیستیقرار نابێت، ئارامی لە کوردستاندا نابێت. قسەی بەڕێزت لەسەر ئەوە چیەوە کۆمنتی بەڕێزت چیە لە سەبارەت بە دروشمی لایەنە سیاسەکانیش ئەگەر شتێکت بێ باسی بکەیت منێکیان دروشمی زۆر تند زبر بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان بەکارهێنن. دەربارەی بەهێزی پارتی بەڵێ ئەگەر چەند گریمانەیەک دانێ گریمانەیە بەڵێ کە ئەوە هەر قسەیە ناتوانانی لە کردەوە ئەوە دەستەبەر نابێت. یەک هەفتە پارتی لابێ لەسەر شانۆی سیاسی وڵات خوانەخواتە پارتی یەک هەفتە غیاب بێ تەسەور ناکەی ئەو دیمەنە پێنە پێشتایی خۆت چیە گونجی چییە قەومیە چ ڕووەدا قەزی کورد چی لێ دێ ئەم کۆمەڵگایە لە ڕووی استقرارەوە چۆن لێک خەڵەتە چی من و تۆ کە لێرەین کە ڕۆشتینەوە نازانین کە سوکارەکەمان لەکوێ ئەبێتە نمونەیەک لە غەزە و لە لازقیە و لە یەمەن و لەو شوێنانی کە ئارامی تیانە ماوە قیمەتی ئینسان دابەزیەوە بۆ ئاستی کوشتن و بڕین و بێبەهای ئەوەی کە استقراری دەستەبەر کردو ئەوەی کە قەزی کوردی هێشتۆتەوە ئەوەی کە تاکە هیوایە لە بەرامبەر بۆ گەلی کوردستان و لە بەرامبەر نێارەکانی پارتی دموکراتی کوردستانە بۆیە هەموو زوومەکان هەموو تیرەکان بۆ پێگە و گەورەی پارتیە بۆیە زۆر بە دڵنیاییەوە گەر پارتی دموکراتی کوردستان بەهێز نەبێ ئەو حیزبانە ناتوانن حیزبایەتی خۆشیان بکەن ئەوان ئێستا دەیانەوە وەک ئێمەیان لێبێ بەڵام ئێمە دەمانەوەی خۆشمان تێپەڕێنین بڕێن بەرەو ئامانجی گەورەتر بەرەو چارەسەری هەموو کێشەکانی کوردستان بۆیە بە هەموو گەلی کوردستان ئەم قسەیە لە من وەرگێ دڵنیا بێ ڕاستە ئێمە هەندێک شتمان وەک پێویست نییە ناڵین هەموو شتێک باشە بەڵام لەسەر و هەمویانەوە ئیستقرار شتێکە ڕەبتی بە ژیان و گوزەرانی هەموو خەڵکی کوردستانێکە لە مناڵێکەوە تا گەورە بۆ هەموو چنووتێکەکان چونکە ئیستقرار سەرتۆپی ژیانە بۆیە ئیستقراری ئەم وڵاتە بەسراوەتەوە بە بەهێزی پارتی هەر کاتێک وەک باسم کرد پێشتر پارتی بەهێز بێ هەموو ئەگەرە لاوازە هەموو ئەگەرە خراپەکان لاوازن. بەڵێ کاک ڕزگار کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە بەڕێزت دەتوانی داوا لە دەنگدەرانت بکەیت کە دەنگ بە لیستی ١٩٠ و ژمارە 25 بەڕێز ڕزگار ساردکەی بدەنگ بۆ خولی داهاتووی پەرلەمانی کوردستان. من داوا لە خەڵکی کوردستان بەگشتی و لە خەڵکی شاری خۆشەویستی سلێمانی بە تایبەتی یەکەم دەنگ بە لیستی ١٩٠ پارتی دموکراتی کوردستان بدەن لەبەرەوەی ئەگەر لیستی ١٩٠ پارتی دموکراتی کوردستان دەنگێکی زۆر بێنە ئەبێتە شوورەیەکی پۆڵایانی نیشتیمانی بە دەوری کوردستانە ئەو لیستە و خاوەنی ئەو لیستە کە سەرۆکباردانی و پارتی دموکراتی کوردستانە لە کارنامەکەی خۆیان لە ئایدۆلۆژیای ڕابردووە لە خەباتی ڕابردووە ئەو لیستە تەنها ئەو تەمەنەی کە لە خەباتە بە پێوە بۆ بەقەت هەموو تەمەنی ئەوانە بێ کە باسیەکەن بۆیە تاکە چارەسەر بۆ ئەم قەیرانە سیاسیانە بۆ یەک پارچەی خاچی کوردستان بۆ بەهێزی و ئیستقراری خەڵکی کوردستان سەرکەوتنی لیستی ١٩٠ پارتی دموکراتی کوردستانە منیش وەک خۆم وەک ڕزگار سارکەی ژمارەکەم 25 بە ڕێفراندۆم بیرام بکەوێتەوە بەڵێ نەدەم بە درێغی نەکەم لەوە دەچوونی کێشەکانیان و متمانیان پارێز. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕزگار ساردکەی کاندیدی ژمارە 25 لەسەر لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ بەشداری. سپاس بۆ دەرفەتە لە خزمەتە بینەران و بیسەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.